یەکێک لە گرنگترین گلاندەکانی جسمی ئینسان پینیەڵ گلاندە کە بۆیە پێی دەگوترێت پینیەڵ چونکە شێوەی لە پایین دەچێت کە سنەوبەرە. پینیەڵ گلاند دەکەوێتە ناوەڕاستی برەینەوە لە بەشی پشتەوەی هایپۆثەلەمەس کە فەرمانەکەی دەردانی هۆرمۆنێکە بە ناوی میلاتۆنین کە ئەوەش هۆرمۆنێکە تایبەتە بە ڕێخستنی سووڕی خەو. پینیەڵ گلاند لە کۆمەڵێک خانەی ڕژێنی پێکدێن کە تایبەتن بە دەردانی میلاتۆنین، پێیان دەگوترێت پاینیلۆسایت. هەروەکو لەم گرافە دیارە بەرزترین ڕێژەی دەردانی میلاتۆنین لە نیوەی شەوە، واتە لە کاتژمێر 12ی شەودا، و ڕێژەکە بەرەبەرە کەم دەبێتەوە لە کاتەکانی ڕۆژدا. ڕێژەی دەردانی میلاتۆنین. ڕێژەی دەردانی میلاتۆنین ڕێک دەخرێت بەهۆی تیشکێک کە لە ڕێگەی چاوەوە دەچێتە ناو ڕێتینا و لە ڕێتینای چاوەوەش سیگنەڵێک دەنێرێت لە ڕێگەی دەمارێکەوە بۆ سوپراکایاسماتیک نیوکلیەس کە ئەویش بە شێوەیەکی ناڕاستەوخۆ سیگنەڵێک دەدات بە پینیەڵ گلاند بۆ دەردانی ڕێژەی دیاریکراوی میلاتۆنین کە بۆمان دیاری دەکات لە چ کاتێکی ڕۆژ و شەوداین. و فرمانەکانی سوپراکایاسماتیک نیوکلیەس ئەوەن کە ڕێژەی دەردانی میلاتۆنین دیاری دەکات و بۆمان دیاری دەکات کە ئێمە لە چ کاتێکی ڕۆژ و شەوداین. لەم گرافە وا دیارە کە ئەگەر ڕێژەی میلاتۆنین لە کاتەکانی شەودا لە نیوەی شەو بەدواوە لە بەرزترین ئاستیدا بوو، ئەوە کاتژمێری بایۆلۆجی ئینسانەکە بە شێوەیەکی تەندروستە، و بەڵام ئەگەر لە کاتەکانی ڕۆژدا ڕێژەی دەردانی میلاتۆنین لە بەرزترین ئاستیدا بوو، ئەوە کاتژمێری بایۆلۆجی ئەو ئینسانە پێویستی بە ڕێخستن و چاکردنەوە هەیە.